بیدانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش و بە خۆشحاڵیەوە لە ئاڵقەیەکی نوێ پرۆگرامەکەمان بەیەوە شادەبینەوە بۆ گفتوگۆکردن لەسەر پرس و بابەتێکی دیکە. یەکێک لەو بابەتانی کە لە ماوەی ڕابردوودا سەرنجی زۆر بەمانی بەلای خۆیدا ڕاکێشا بریتی بوو لە جوڵاندنی هەستی نەتەوایەتی لە شەقامی کووریدا بە تایبەت لە ڕووداوەکانی ئۆپراسیۆنی دیژلە و دواتردا. ئێمە لەم بەرنامەیە پرسین ئایا جوڵاندنی هەستی نەتەوایەتی کۆمەلگای کوردی بەشێکە لە پەیداویستەکانی خەباتی ڕزگاری خوازی کورد و پشتگیریکردنی ئەدای سەرکردایەتی کوردە لە ڕوبەڕووبوونەوەی بەغدا یان بە پێچەوانەوە سیناریۆیەکی پێشوەخت داڕێژرا و بۆ جوڵاندنی هەستی نەتەوایەتی بوونی هەیە و بە شێوەی جیاواز ئەو سۆزە نەتەوایەتی خەڵک بۆ بەرژەوەندی جیاواز بەکاردەهێنرێت. ئێمە دەپرسین ئەو مەترسیانەی کە لەسەر هەرێمی کوردستان لەلایەن ناوەندەوە دروست بووە ئەنجامی بوونی مەیلی تەماعکاری خۆسەپێنی بەغدایە یان بەشێکی گەورەی دەکەوێتە سەر هەڵەوکەم تەرخەمەکانی سەرکردایەتی کورد. ئایا گۆڕینی ناوچە دابراوەکان یا دابرێنراوەکان بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم مخالەفەیەکی دەستوری نییە؟ ئەگەر مخالەفەیەکی دەستوریە کورد چۆن دەتوانێت داوای جێبەجێکردنی دەستور لە بەغدا بکە لە کاتێکە خۆی مخالەفەی دەکا و ئەگەر مخالەفەی دەستوریش نییە چۆن و بە چ شێوەیەک تا ئێستا بەکار نەهێنراوە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و ژمارەیەک پرس و بابەتی پەیوەست بەمە میوانداری هەرێک لە بەڕێزان بێستون محەممەد ساڵح پارێزەر و عەبدوڕەزاق عەلی ڕۆژنامەنووسمان کردووە خراپنی وەلایەکتانەکەم. کاک عەبدوڕەزاقیشت لەو پرسانەی کە لەم ماوەیە ئەخوێنرایەوە ئەوش ئەوەیە کە جوڵاندنی هەستی نەتەوایەتی و هەیەجانێکی قەومی و بۆیەی کورد لەژێر مەترسیی گەورایە بەوە لێکدرایەوە کە ئەمە سیناریۆیەکی پێشوەختی دوو حیزبی دەسڵاتدارە و بە تایبەت پارتی وێچێتی کە جونگە سەرکیەکانی حکومڕانیان بەدەستەوەی لە وڵاتە نەک هاوسۆزبوونی خەڵک بێ لەگەڵ سەرکردایەتی سیاسی کورد و هاوسۆزبوونی خەڵک بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی بەخاو هەستکردن بێ بە مەترسیەکان. وەڵامی بەڕێزت چی بەسەرەوە؟ سپاس دەکەم. جارێ بمبورە کاک تۆ لە پێشەکە و ئێستاژوتەوە مەسەلەی جوڵاندن ئەگەر بیکەم بە عەرەبی تەحریک یان بۆ خۆی جوڵاوە یان ئەوە بۆ خۆی دوو مانای جیاوازی هەیە تۆ بیجوڵێنی یا بۆ خۆی جوڵاوە بە من پێم وایە جوڵانە نەک جوڵاندنە ئەوە یەک دوو ئەوەی کە وەڵامی پرسیارەتەوە ئەوە نییە کە من متعاقم لەگەڵ پارتی یایەکێتیان ئەوەیە کە شێوازی میدیا لە کوردستان و ئەو ئەمرازانەی کە کار لەسەر و شیاری و سۆزی خەڵکەکان کاریگەری هەیە لەسەر بەڵام میدیا بە تەئکید میدیا کە کاتێک ئێستا کە بروتۆ باسی ئەم مەسەلەیەکەین ئەم مەسەلەیە ئەگەر لەبەر هەر سەبەبێک لەبیر خەڵک چوو بێتەوە ئێستا دێتەوە یادی کە ئەمە ئۆپراسیۆنێکی و ئەزمەیەکی لە عێراق و یعنی تۆ میدیا ئیشی ئەوەیە نەگوروژاندن مەبەستم جوڵاندن و بیرخستنەوەی خەڵکو و ژیاندانی ینی ژیانی خەڵک لەناو ئەزمەیەگان ناو کێشەیەەکە ببوورە ینی من ئەوە ئەوکو ڕێیش خۆمتم. دوو بۆ ئەوەی کە وەڵامی دروستمان دەستکەوێت بۆ ئەم مەسەلەیە ئەو من نیم کە قەرارەیەم ئایا ئەوە سیناریۆیانە ئەوە تەسەڕوفات و هەڵسوکەوت و وەکو ئەڵێن تەحەڕوشات و ئەو سوپا و ئەو قسانەیە کە سەرۆکوزەرانی عێراق نوری مالکیەکە ئەو مؤتەمەری سەحافیەکانێتی سیاسەتەکانێتی جێبەجێنەکردنی دەستورە جێبەجێنەکردنی مادەی 140 جێبەجێنەکردنی مادەی پێشمەرگەیە جێبەجێنەکردنی مادەی قانونی غاز و نەوتەوە پێداوەرە بە هەموو ینی بیان وگرتنە بە میزانی کوردستان و هەر تەحەڕوشاتە بە کوردستان و دوای ئەوە لە هەمووی مهمتر تهدیدکردنی کوردستانە بە شەڕی کورد و عەرەب کە لەبیرت دەچێت لە ساڵی 1921ەوە کە دەوڵەتی عێراق دامەزراوە هیچ ڕئیسێک بە سەدام حوسێنیشەوە سەدام حوسێن ئەنفالی ئەکردین بەس تهدیدەوەی نەکردین کە بڵێ وەڵا کاکە من عەرەبەکەم بەگشتانە یعنی بمامە بۆ ئەو زاوی کە ئێمە شەڕە سیاسیەکانمان یعنی زاع سیاسی و ملانە سیاسەکانمان بکەین بە شەڕی قەومی ئەوەی کە دەلیلە بۆ ئەوەی کە ئایا ئەمە جوڵاندنە ئەمە سیناریۆی پارتی وێچێتیە یان بەڵێ بەغدایە کە نیازی خراپە وەکوتم سیاستەکانی نوری مالکی دووەم ئەو دەبابانەیە کە لە دەوری کەرکوچیان گرتووە ئەو دەبابانەیە کە هێنایە سەر خانەقین ئەو دەبابانەیە کە هێنایە سەر قەرەتەپە ئەو دەبابانەیە کە بردێتە سەر زومار و شنگال و ڕێقەتع کردووە و خەڵگەوێ بە شەو مەنعەتە جەولە لە بینی شنگال و دۆوەکە. کاک عەبدوڕەزاق بسیارێ بەڵێ بەڕێز بابەکر زێبانی کە سوپاسسالاری عێراقە و لە ڕووی ئینتیمای سیاسیشەوە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە لە لێدوانێکە ئەڵێ من هیچ دوو دڵی و نیگەرانیەکم نییە لەو ئۆپەراسیۆنانەی دژلە و لە بدنی دەبابە ئەوانە و بە هیچ شێوەیەکیش گولەیەک بەرامبەر بە کورد ناتەقێ
ئەم قسەیە چۆن دەکرێت ئەگەر ئەم مەترسیانە مەترسی واقعە تۆ بە من بڵێ بەڕێز بابەکر زێبانی کە سەرۆک ئەرکانی ماڵبێت سوپا سالاری جێشی عێراقا پێی وایە کە ئەو مەسەلەیە ئەو قیادی قواتی دیجلە و نازام چی ئەوە ئەتیادیە نەخێوانیە من ئەتوانم بڵێم ئایا ئەو قسەی لە شەوتووە قەت باوەڕ ناکەم بەڕێز بابەکر زێبانی وتبێتی تشکیلکردنی قیادی قوات دقی لە دوانەکەیم لەلایەن ئەتوانم بڵێ حەزەکەم بۆ بخوێنیت حەزم بزانم بڵێ سەرۆکی ئەرکانی سوپای عێراق ئاماژە بەوە دەکات ناکۆژیەکانی هەرێم و بەغدا پێکدادانی چەکداری لە ناکەوێتەوە پێشی وایە دەکرێت ئەو کێشانە لە ڕێگەی گفتوگۆ چارەسەر بکرێت هەروەها دەڵێ هیچ دوو دڵ نیم لە ئاڵۆزبوونی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بەس نەیوتووە کارێکی باشیان کردو کە قیادی قواتی دیجلە ئەوە من ئەم مەقتەعی قسەم لەسەرێتی ئەجینا ئەوە وەکو زابتێکی هەرە باڵای ناوجێشی عێراقی خۆ ناکرێ بڵێ وەڵی من حەزەکەم شەڕ بێ و تەمە ناشقا شەڕ بێ بۆچی یەک کەس لە ئێمە لە منەوە تا تۆ تاکە بێزون تا هەر کوردێک تا هەر عێراقیەک ئەوانەی کە یەک تۆز خەمی وڵاتیان بێ یەک تۆز خەمی ئەو فەقیر هەژارەی وڵاتیان بێ خەمی ئەمنیەتی خەڵکیان بێ خەمی نانی خەڵکیان بێ لە خەمیەوان بێ بە شەڕ یعنی من کە ئێستا ئەو قساناکەم قەت تەمەنا ناکەم جارێکیکە لە هەموو عێراق فیشەکێ بتەقێت بەڵام تخوا ببوورە با فکرەکەم بگەێنم ئەوەی کە جوای پرسیارەکەی توێتەوە ئەو دەبابانەیە کە لە خانەقینەوە تا شنگال و زومەر نوری مالکی هێناونی و تهدیدیان پێەکە و تهدیدی زۆر وازحیش تهدیدی شەڕ کورد و عەرەبمان زۆر سپاس کاک بەستون تۆ لە نووسینێک تا لە خوێندنەوەی ڕەوشی ئاڵۆزیەکانی ئەم دوایە و ئۆپراسیۆنەکانی دژلەیە ئەڵێیت ئەو ژاوەژاوە تەنها بۆ دەرخستنی ماتەوزی هەردوو لایە و یاریکی مەکشوفە و زیاتریش ئەوە ئەڵێ ئەرزی ئەزەڵاتە بۆ پاراستنی پێگە و دەسەڵاتی دو حیزب ئەم خوێندنەوەی ئەم تێگەشتە لەکوێیە لە کاتێکات دەبابەکان هاتوونتە خانەقین و هاتوونەتە زومار و هاتوونتە هەموو ناوچە جێناکۆکەکان بەڵێ سەرەتا من ئەو بۆ چوونە لەوە سراڵەگرێ بەڕاستی خۆی ئێستا منطقەکە ناوچەکەی ئێمە ڕوبەڕووی کۆمەڵە گۆڕانکاری بۆ توانێت ئێمەش جۆرێکین لەو گۆڕانکاریە کە بەرە ڕوومانە بێتوانێ بە بڕوای من کە ئەڵێم جۆرێکە لە ژاوەژاو بۆچی جۆرێکە لە ژاوەژاو ئێمە یەکەم کە بگەڕێنەوە بۆ ئەوی کە ئایا ئێمە هەستی نەتەوایەتیمان دروست کردووە تا ئەو هەستە نەتەوایەتی جوڵاو و ئەو شێوە بۆی ئێمە نەڵین ژاوەژاوە هەستی نەتەوایەتیمان ئەبێ ئینتیمایەکمان هەبێ ئەم ئینتیمایە پێویستی بەوەی ژینگەیەکی تەندروستی دەبێ ئەبێ ئاسایشێکی گشتی دەبێ ئەبێ بەرژەوەندی گشتی و باڵات هەبێ ئەبێ بەرنمەیەکی سیاسی و سیستەمێکی سیاسی تۆکمەت هەبێ بۆیە بە بڕوای من هەموو ئەمانە لە کۆمەڵی خەسڵەتا کۆ بێتوانێت بۆیە پێڵم ژاوەژاو و سیناریۆ بۆ یەکەمیان ئێستا کوردستان و عێراق بەرەوڕووی هەڵبژاردنەکان دەچین جۆرێکە هەم لە بەغا هەم لە کوردستان بەرەو هەڵبژاردنەکان دەچین جۆرێکە لە مزایدەی هەڵبژاردن و کۆکردنەوەی دەنگ دووەمیان جۆرێکە لەوەی کەوا با بڵین ئەمە هیچ مەترسیشی وە بۆ ئاسایشی نەتەوەی ئێمە ئایا ئێمە خۆمان پێش ئەوان ئاسایشی نەتەوەی خۆمانمان پاراستووە تاوەکو نتوانین تاوەکو بەرەوڕووی ئەو هێزە ببینەوانێ بە بڕوای من هەردوو هێزی دەسەڵات لە کوردستانە لە ئاسایشی نەتەوەی ئاسایشی نەتەوەی تەقلیدیان پاراستووە وەک لەوەی ئاسایشی نەتەوەی نوێیان پاراست بێ واتە زیاتر بەرەوڕووی ئەوە چوونەتەوانێت کە جۆرێک لە عەرزی عەزەڵات بەو ماتەوزەیی بەو هێزەی کە هەیەە دەربخەن کە ئەوە ئێمەین ئەگەر ئێمە نەبین نە ئاسایشی نەتەوەی هەیە نە هەستی نەتەوەی هەیە نە ئەو بەرەنگارە بوونەوە هەیە لە نێوان جەبەل حەمرین و حکوومەتی فیدراڵە بۆیە بە بڕوای من هەموو ئەمانە جۆرێک لە شەڕە بە وەکالەت بەڵام بەبێت تەقا شەڕی بە وەکالەتە بەبێت شەڕ بە وەکالەت یعنی ئەقتاب دەورە بینێتی هەیە جەم سەرگیری هەیە بیرمان نەچێ ئەو هێڵە گشتی کەوا ئێستا لە سنووری کوردستان و کوردستان و بابڵین لە کوردستان لە جەبەل حەمرینەوە هێڵی سنی شیعی کەوا هێڵی سنی کەوا قەتەر و سعودی و تورکیا پەیڕەوی یەکەن هێڵەکەی تریش بەم دیوە ئێران و هیلالی شیعی پەیڕەوی یەکەن بۆیە بە بڕوای من جۆرێک لە جەمسەرگیری و قوتببەندی هەیە ئێستا بمانێ و نەمانەوێ سەرڕای ئەوەی کەوا هێزەکانیش وەکو
چین وەکو رووسیا وەکو ئەمریکا و هاوپەیمانەکانی بۆ سەر لە نوێ دابەشبوونەوەی بەرنامە و استراتیژی هەم سامانی بەڵام کاک بستون جیاواز لەمانەی کە هاوکێشە حرێمیەکان هەر چۆنێک بێ جیاواز لەوەی کە ئەو دۆخەیکە لە بۆ هەڵبژاردن دێتە پێشەوە هەر چۆنە بێ ئەوە ئینکاری لە ناکرێت کە سوپایەکە توتە ناوچەدا بڕاوەکان و ئەم سوپایە ڕۆژانە ئیهانی کوردی ئەو ناوچەیەکە دەریانەکە مافەکانیان لێسەوتەکە چه حقێک بەوە هەیە بڵین بۆ خەڵک هاوسۆز نەبێت لەبەرەوەی ئەمە سیناریۆیە و ئەمە عەرزی عەزەڵاتە. باشە پرسیارەکە ئەوەیە بۆ ناکشێنەوە لە بەغا بۆ من لە نووسینێک ماڵم با هەر 58 پەرلەمانەکە و پەرلەمانتارەکەی کورد و لە ئەدای تەنفیزیە کە با بڵین جێگرەکەی و لە پەرلەمانی شەبا بێنەوە خێمەیە گەڵێن هەمومانەشینە جەبەل حەمرین ئەو کاتە هەستینەتەوایەتی زیاترە بێ بەڵام کاتێکە پرسیارەکە لێرە ئەوەیە دووفاخەکە لێرە ئەوەیە تۆ کە لە بەغا ناکشەیتەوە ئەی چۆن باز لە ئەو مەترسیانەکەی لە کوێیە مەترسیەکان بۆیە بە بڕوای من تا ئەو مەترسیانە کاتێکە بێ کە کشانەوە بێ کە کشانەوە بوو هەستینەتەوایەتی و ئینتیمات زۆر سپاس کاک عەبدوڕەزاق کۆمەڵێک شتمان پێڵێ یەکەم شت پێمانەڵێ نیشاندانی دەسڵاتێکە کە ئەم دوو هێزە خەتەنها خۆیان بە پارێزەری کورد و ئەمنی قەومی کورد لە قەڵەمبەن و ئەمەش پەیوەندی بە مەسەلەی هەڵبژاردنەوەیە دووهەمیش ئەو پرسیارەکە ئەگەر مەترسێک ئەوەنە جدیە کورد لە بەغا چیەکە خەم من لەوەی دووەمەوە دەست پێ یەکەم ئەوەی کە ئێمە لە بەغا بکشێنەوە یا بینەوە یا بڕۆین ئەوە بە تەسەووری من ئەوە قەرارێکی زۆر استراتیجیە ئەبێ ئیجماعیشی نیشتیمانی لەسەر بێ کە تۆ ئیتر دەست لە بەغدا و لە عێراق بشۆیت و ئەبێ خۆشیانەڵێن ئەبێ ئەساسێکی هەبێ تۆ هەموو خەڵکی کوردستان یەک بن هەموو حیزبەکان یەک بن خیتابی ساسی یەک بێ و ئامادەبی بۆ ئەوەی کە بڵێ کاکەجان وەک وەڵێن عێراق تەلاق بێ کێشی ناکە کاک عەبدوڕەزاق چێشی ناکە چێ ماڵی کوردی یەک ناکە بۆ ماڵی کورد ئێستا ماڵی کورد خەریکە یەکە بێت تۆ گومانی خەیتە سەر تۆ گومانی خەیتە سەر و لە چیە یەکە ئەو پێشمەرگانەی کە ئەو سنووریان بۆ کوردستان گرتووە کە ئەچن محافظە لە کەرکووک و لە خانەقین و لە ژنگال و لە مەخمور و لە زومار و لە شوێنەکانی تری کوردستانەکەن ئەو هەستەنەوەیە ئەو بەرژەوەندی گشتیە کە هەمومان پاڵمان پێوانێ برا کاک بێسون خوا بمبورە من قسەکەم بەتوانە بڕی ئەوە لایەنێکی پرسیارەکە کە ئایا بۆ لە بەغا ناکشینەوە کشانەوە لە بەغا ئەبێ ئیجماعێکی نیشتیمانی لەسەر بێ و تەسەورەکەم ئەو ئیجماع نیشتیمانیە ئەبێ کاتێک بێ کە تۆ یعنی سەوتی خەڵک دەنگی خەڵک زۆر بەرز بێتەوە و ئەوەکو وتم ئەبێ ئەساسێکی نیشتیمانی هەبێ ژێرخانێکی لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی هەرچێکەوە ئەنجا ئەو وەختە بێ قرار بیت کە تۆ بەغدا بۆ مالیکی بۆ غێری مالیکی بەجێ خاڵی دووهەم ببوورە من ببوورە خاڵی دووهەم نازانم چکە ینی ئەو باسی جەمسەرگیری و ئەو لای کرد ینی من جارێ من لە حەزم هەیە لەسەر ئەو مەسەلەی جەمسەرگیری قەتەر و تورکیا و سعودیە و ئێران لەملاوە من نازانمەوە چێ ئێستا ئەو جەمسەرگیریە مهم ئەوەیە کورد کە باسە کراکە پارتی لەلایەکە و یەکەتی لەلایەکە و گۆڕان لەلایەکە و ئیسلامیەکان لەلایەکن ئێستا کورد هەمووی ئیجماعێکی لەسەرە ئیجماعێکی ئەقلها ئیجماعێکی نەزەری هەیە ئیجماعێکی ئەو پەرلەمانتارانەمان هەیە کە لەوێن پێشمەرەکانمان لە یەک سەنگەرن خەڵکی کوردستان پرسیارێکت دەکەم من مەسەلەی کشانەوە لە بەغا بچێکە لە بابەتەکانی تی مناقەشە و دێمەوە سەری بەڵام پرسیارێک لەسەرواکەم ئەگەر مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی بەغا و ناوچەدا بڕاوەکان بریتی نیە لە خۆنمایشکردنێکی پارتی وێچێتی لەو ناوچانەیە بۆ لە باتی هێزێکە میلدارن بە حیزب هێزێکی نیشتیمانی سوپایەکی یەکگرتووی نیشتیمانی بە پێی موالید و بە پێی ئینتیمای نیشتیمانی تەجدید ناکا و ڕێکی بخاو بەرگری لە سوپای کورد لە خاچ کوردستان بکە یەکەم بە حکمی ئەو یعنی کەمی تەجربەکە و بە حکمی هەندێک کێشەکە لە ماوەی ئەم 20 ساڵ هاتوونەوە کوردستانەوە بمانەوێ و نەمانەوێ ئەو دانان ینی سوپایەکی نیشتیمانی مؤسسەیەکی زۆر باڵای وڵاتە هەمومان خۆمان لەخوانەکەین ئەزانین وەزعی کوردستان چۆن بوو چەند ساڵ بە چەند مەشاکلی هەبووە ئەسڵەن کوردستان نەگەشتە سەر ئەوەی کە من ناڵێم من نامەوێت پەرێزی پارتیۆکی تێپاکەمەوە بۆی کە بۆچی سوپایەکیان دانەمەزرانەوە بەڵام لەبیرت نەچێ ئەو سوپایی کە هەموو سنوورەکانی بۆ ئێمە گرتووە لەژێر سەرکردایەتی وەزیری پێشمەرگەی کوردستان چۆتە ئەوێ وەزیری پێشمەرگەی کوردستانیش لە حیزبێکی معەنە و مەسئولی پێشمەرگەکانی با بڵین ئەندای مەکتەبی سیاسی نیشتیمانی کوردستانە
مەسئولی هەموو ئەو هێزانەیە و تحریکی ئەو جوڵاندنی ئەو هێزانەیە و لە ڕێی عسکەریانەوە مەسئولی هەموو ئەو جەبهانەیە کە لە کاتێکە نیوەی جەبهەکان ڕەنگە نیوەی پێشمەگەی پارتی بێت. لەبەر ئەوە تۆ ئێستا بڵێ ئێستەرەم ئێستا کە ئەو کێشەیە هەیە وڵا ئێستا دەی بە پەلەپەل دانیشە سوپایەکی نیشتیمانی دروستکە سوپای نیشتیمانی پرۆسێسێکە کە من وەکو ئێڵێمەوە من نامەوێت پارێزی پارتیۆکی پاکەمەوە خۆزگە لە ساڵی 92 کە حکوومەتمان لامەدان سوپایە گرتوەکەمان کێشەی بەسەرانە هاتایە و شەڕی ناوخۆ دروست نەبووە ئەو کێشانەی بەدوایەوە نەهاتایە ئەو سوپایە گرتۆ بمایەتەوە ئێستا سوپایەکی منەظەمتر و نیشتیمانیتر و شوێنی ئەم بەڵام ئێستا لە بیرمان نەچێ ئەو سوپایە جا ئەگەر یەکگرتوو بێ یەکگرتوو نەبێ هی پارتیویچێتی بێ پارتیویچێتی نەبێ بەعکسەوە من پێم وایە ئێستا پارتیویچێتی بێ شانازی بە خۆیانەوە بکەن پێشمەکانی پارتیویچێتی بە شانازی بکەن کە کوردستانە پارێزن. زۆر سپاس بە تەقدیرەوە سەیریان بکەن. زۆر سپاس کاک بەستون پرسیارەکەی قسەکەی کاک عەبدوڕەزاق ئەمەی خوارەوەیە یەکەمیان ئەوەیە کە ڕاستە نەکراوە بەڵام هەلومەرجێک نەهێشت و پاساوی خۆی ئێستاشی لەگەڵا بێ سوپایەکی نظامیە لەبەرەوەی لەژێر فەرمانداری وەزیری پێشمەرگەی حکوومەت هێرێمی کوردستانایە و بە شەرعێتێکی حکومی و ئەوەی هەیە. کاک ئومێجان ئەبێ ئێمە ئەوە لە یاد نەکەین لە کوردستانە فەوزایشی نەزەری فەوزای عارمە پێڕەوەکرێ هەر کاتێ ئەم دەسەڵاتە گەیشتبێتە تینی ئیدارەدانی بە قەیران کردووە ئێستا تەزدیری قەیرانەکانی خۆی لە هەرێمەوە بۆ ناوەند ئەبا ناتوانێت چارەسەری کێشەکانی ئێرە بکە فەرمونون دەیان لیژنەی چاکسازی دروستکرا پرۆژەی چاکسازی لیژنەی سەرۆکایەتی هەرێم دروستکرا ئۆپۆزیسیۆن چەندین پرۆژەی چاکسازیایە فەرمونون لە ماوەی 20 مانگا چی کراوە لەبەرەوەی ئێرە پەردەپۆشی قەیرانەکانی ئێرە بکرێ یەکسەر هەستینەتەوەی بەرزەبێتەوە بە جۆرە لە جۆرەکان ئەم دەسەڵاتە بمانێ و نەمانەوێ مامۆستایە لە دروستکردنی قەیرانە و چۆنیەتی تەزیرکردنی بۆ دەرەوەی خۆی دەرهاویشتەی خۆی بنمونە لەگەڵ سەرەتای پاییزی لێ سوتەمەنی نییە ڕۆژانە ئەو هەموو تەنکەرە ئەڕوا کارەبا نییە ئێستا ئەوە کاک عەبدوڕەزاق خۆی ئەڵێ شانازیە بۆ پارتیویچێتی ئەی بۆ شانازی نەبێ بۆ هەموو کورد ئێمە باس لە ئینتیماکەین ئینتیما بە سوپایەکی یەکگرتوو دروست دەبێ کە هەموو هێزا و بەشەکانی تیابێت کە هەموو ئەوانە تیابێت تۆ داوای ئەوە کە ئیجماعێکی نیشتیمانیە بێ فەرموو کاک عەبدوڕەزاق بزوتنەوەی گۆڕان ئەو بەرنامەیەکی داڕش کە ئەو هەموو مەسەلەی تیابووکەوە چۆن بتوانین دەستەیەشی نیشتیمانی پێک بێنین ڕوبەڕووی بەغابینەوانێ بۆ یەکێ لە خاڵەکانی پەیڕەو نەکرا بۆ لە پەرلەمان مەرجع نەبێ بۆ لە شەو ڕۆژێکا سێنە ڕاگەیاندرا و بگۆڕێت ئەمە ئەگەر ناوێکی بێ ئەوەیە کە ئێمە نەدیدمان هەیە نە پەیاممان هەیە نە بەرنامەمان هەیە نە استراتیژی دوورمەودامان هەیە و نە سیاسەتێکی حەکیمانە و ڕێکمانەیە کە بتوانین ئاسایشی نەتەوەی خۆمانی تیا بەرجەستە بکەین و بتوانین ئەو دەوڵەتەی کەوا پارتی ئێستا یەکێک لە پرسەکانی ئەوەیە کە پارتی ئێستا باز لە دەوڵەتی کوردیە کات و یەکێکە لەو پرسانی کە بۆی ئەڕوا لە بەرامبەر یا بزوتنەوەی گۆڕان پرسێکی بە بۆچوونی خۆم بزوتنەوەی گۆڕانیش پرسی دەوڵەتی دیموکراتیەکە نە پارتی توانیوێتی ئەو پرسە نەتەوەیە بۆ دەوڵەتبوونی دەوڵەتی سربەخۆی کوردی پێکبێنێ و نەگۆڕانیش توانیوێتی ئەو دەوڵەتە دیموکراتی پێکبێنێ بۆ چونکە هەردووچیان بە جۆرە لە جۆرەکان دابراون لە بزوتنەوەی کۆمەڵایەتی. باشە کاک بێسون ئەو قسەی تۆ کە ئەڵێ دەسەڵاتی کوردی دەسەڵاتی دروستکردنی قەیرانە پرسیارەکەی من ئەوەیە کوێی ئەو سۆزەنەتەوەیی کە دروست بوو بۆ ئەو دۆخەی هاتە پێش و کوێی ئەمە دروستکردنی قەیران بوو کوێی ئۆپراسیۆنەکانی دیژە دروستکردنی قەیرانە بۆ تەزدیری قەیرانە کوردستان لە بازنەی قەیرانایە کاکە کوردستان لە بازنەی قەیرانایە لە 92 تا ئێستا ئێمە ئەمانتوانی دەوڵەت بین دەوڵەت کاگە ئومێجان دەوڵەت خۆرەوە نییە تۆ خاک و نیشتیمان دەبێت تۆ ئەبێ ئینتیما دەبێت تۆ ئەبێ سیستەمی سیاسی دەبێت تۆ ئەبێ ڕای گشتی وەرگری تۆ ئەبێ سیستەمی جیاکردنەوەی دەسەڵاتەکانی دەبێ لێرە قەزا حزب دەستی تێوەرداوە ئەنجومەنی وەزیران پرس و مەرجع نییە پەرلەمان شەرعیەتی هەیە کە ڕقابە و چاودێری و تەشریعی قەوانینە هیچ خوێنەوەی بۆ ناکرێ هەموو دەسەڵاتەکان کۆکراوەتەوانێت لە پرۆژە دەستوری هەرێمە ئەوە دیارە لە یاسای سەرۆکایەتی ژمارەیەکی بورە یەکەم ئەو مەسەلەی کاکبێستون باسەکە کە گوایە دەسەڵات لە کوردستانە ئەوێت تەزدیری ئەزمە بکە ئەوە دیوی ئەم قسەیە
پەرێزپاکردنەوەی مالکیە، یعنی ئەوە ئێمەین شەڕ بە مالکیە فرۆشین، ئەوە ئێمەین ئەچین لەبەرەوەی کە داوای کردبووکەکەین شەڕ بە مالکیە فرۆشین، ئەوە ئێمەین مادام ینی سوورین لەسەر ئەوەی کە خانەقین بپارێزین و خەڵکی خانەقین بپارێزین ئێمەین شەڕە فرۆشین. من پەرێزی مالیشی تۆ بەم نەڵێ تەزیری ئەزمە تۆ بکشەوە با من نەڵێم تەزیری ئەزمەیە بکشەوە بۆ کوردستان ناوماڵی خۆت ڕێکە دەنگە جیاوازەکان یەکان نەک ئێستا تۆ بە شانوباوی بڵێ پێشمەرگەی یەکێتی و پارتیە نەخێت پێشمەرگەی کوردستانە ئێمە ئەو سوپایەمانەوێت. من پەرێزی مالیشی پاک ناکەمەوە نووسینەکانم شاید حاڵی ئەوەن کە من چی بە مالیکی ئەڵێم من پەرێزی مالیشی پاک ئەوە پەرێزی مالیشی پاکاتەوە کە لە بندەسیایەتی. ئەگەر قسەم پێ بڕێ من چکان قسە بەتوانە ڕێکاک ئەخ تۆڵی پەرێزی مالیشی بەڵێ کە تاسەر ئێسقام نەتەوە پەرستم چۆن پەرێزی مالیکی پاکەیتەوە کاتێک گەڵی پارتی کاتێک کە ئەڵێ تەزدیری ئەزمە یعنی پارتی وێچێتی ئەزمەکە دروست دەکەن و تەزدیرەکەن ئەجنا مالیکی بەویژدانت ئەو ڕاگەیەندرانی سەرۆکایەتی هەرێم و وتەبێژی سەرۆکایەتی هەرێم بۆ مالیکی دەرەکە هەمووی دەقاودەق لە بۆ دەقەی دەسەڵاتی کوردیا وجودی نییە کاڵێ مالیشی وایە دیکتاتۆرە وایە هەمووی نییە نازانم تۆ دانیشتوی بەرامبەر پرسیارم لێکە یان ڕێگە بە قسەکانم ڕێگەتیهام تۆ تەخوینی من بۆ پەرێزی مالیشی من ئەڵێم یەک ئەوەی کە ئەڵێ ئەم ئەزمێ عیلاقەی بە مالیکیەوە نیە و پارتیۆچێتی دروستیان کرد و تەزدیریەکان ئەوە من وانە تەزدیری ئەزمە من ئەڵێم تەزدیری ئەزمە دەسەڵاتی کاچی من تەزدیری ئەزمە کاک عەبدوڕەزاق تکایە هێشتا دوو دقە بەسە قسەکانمانە نەڕۆشتووە بمانێ و نەمانەوە لە دوای تەزدیری ئەزمەیاننا ئەستاش ئەڵێم تەزدیری ئەزمەیە تەزدیری ئەزمەیە کاکەوە ئەزمەکانە پێ بڵێم فەرموو سوتەمەنی نییە کارەبا نییە معاش بەچی پێش باشەوە قەناعەتی بە من کردی چۆن قەناعەت بەو جەڵەوە ئەو هەموو سەرە بەنزینە ئەگەر قسەم پێ ئەبڕی بۆ خۆت قسە بکە ئاخر بۆ خۆم قسە بکەم تۆ یعنی هەموو ئەو قسانە جارێک کارەباش هەیە و سوتەمەنیش هەیە لەکوێ 2025 بەسێ ماڵجارێ بەمیرێنەوە خۆڵکی کوردستان جویان لێمانە جویان لێمە یەکەم ئەوەی کە تۆ ئێڵی ئەو تەزدیری ئەزمەیە هەر منطقیەن تەزدیری ئەزمەی تۆ دروستێکی تۆ نێت دەدەێ ئەمە مەسعود خۆی عێراق لە قەیرانایە کاک عەبدوڕەزاق کە عێراق لە قەیرانە بالتالی کوردستانیش لە قەیرانایە چاوەکە ئێڵی قسە بکەمیان قسە بە تۆ نابڕ یەکەم ئەوە پەرێزپاکردنەوەی مالیکیە یەک دوو سوکایەتیە بە هەموو ئەو پێشمەرگە قارەمانێکی ئێمە نردومانە ئەوە دوو سێ سوکایەتیە بە هەموو ئەو ناوچە کوردستانیانەی لە دەرەوەی هەرێم و لە بنزەخت و بەخشینەوەی تەخوین لە بن تەعدای سوپاکەی مالکی ئەگەر ڕێگەیان بن تۆ ئەزانی من ئێستا خەڵکی شنگالت بووەکەم بە شاهید لەسەر قسەی کە تۆڵی لێرە ئێمە ئەزمە تەزدیرەکەی تۆ زانی 10 کیلۆمەتریان لە ڕەبیعە بەدەستەوەیە لە بینی دوهۆک و شنگالە نازانم دیوتەیان ناشی یا شارەزای 10 کیلۆمەتریان بەدەرەوە لەو 10 کیلۆمەتر ئەو دوو لیوای کە هێناوێتی سەیتەریان داناوە لە ساعت 6 ئێوارە بەو لاوە خەڵکی شنگال بۆیان نییە بچن بۆ دوهۆک تۆ زانی لەو هەفتەی پێشوە ئافرەتێک دووجیان لە شنگالەوە هێنایان پاش ساعت 8 سەیتەرەکە نیان هێشت و گیانی دەستدا ئەوە سوکات ئەوەی کە تۆ ئەو پەرێزپاکردنەوەی مالکی کە تۆ ئێڵێ کە ئەڵێ ئێمە ئەزمە دروستەکەین و تەزدیرەکەین و ئەز مالکی پیاوی چاکە و قسەی دیوی ئەو قسەیانی ئەوە ئەڵێ مالکی پیاوی چاکە پارتی وێچێتی ئەیانێ ئەزمە دروستکەن و تەزدیریکەن ئەوە عەزیزم ئەوە سوک سەرنجدانی ئەو خەڵکەی ئێمەیەکە ژێر دەستی مالکی باشە تۆ تەخمین ناکەم تۆ بە مناڵەی پارتی وێچێتی تۆ ئەڵێ ئەزمە تەزدیرەکەن ئەزمە تەزدیرکردن یعنی دروستیەکەی و تەزدیرەکەی باشە تەزدیرکردن ئەو معنای نییە چییە؟ ئەنی مەسەلەن ئەگەر هێناوێتی درۆیە هیچ نییە کەس نهاتووە مالیکی بێمەەوە ئێستاش پێ دەڵم یەک فیشەک ئێستاش پێ دەڵم یەک فیشەک ناتەقێ من نازم من خوێندنەوەی متەواضعی خۆم لە 22 یانزەوە تا بە ئەمڕۆ ئەوەی بۆ ئەو جوڵی هێزە بەکەراتوە لەو مەکتەبە ڕووخاوانی کە ئێستا لە کوردستانە هەمووی خەریکە هەرەزێنێ سەر بکرای باشتر نابوو نازم تۆ باس چیەکەی کاکە
کوردستان چمە ترسیەگەیە ئەجەکەواتە ئەوەدا کاکە خەڵکی کوردستان کاک بێستون پێی وایە مالیکی زۆر پێوی چاک هیچ من نەوتۆ مالی کاکە مەترسیەکەم پێ بڵێ مەترسی مالکیە چییە مالیشی دیەوە درێنجە چییە؟ ئێمە سیاست دەکەین کاکە ئێمە هاتووی سەریکە لە وڵاتەکەین لە وڵاتەکەین ئێمە لە پرۆسێکی سیاسی بەشدارین لە پرۆسێکی سیاسی بەشدارین مەفروضە شەریکی لە 2023 بۆ ناکەن شەریک بین لە قەرار بۆ لە 2023 شەریک لە قەرارە چی خۆتان دروستان کردەوە لە هەولێر بە ئیتفاقی هەولێر مالیشی ئەو دیەوەی بۆ دروستان کرد لە هەولێر 19 خاڵتان خستە بەردەستی بۆ بۆ کاکە تۆ مالیشی لە هەولێر دروست نەکرا بارمەتی خۆت پرسیارە مالیشی لە هەولێر دروست نەکرا ئەڵێ هەولێر ئەتەوێت بۆ تاقنی پارتی بکە کاکە جان دقە شتێکیشی باس کرد کە گوایە پارتی وایە هەوڵەیە دەوڵەت دروستکە ئەوە تۆمەتێکە ئەگە تۆ بە تۆمەتی زانی پارتی شانازی پێواکە من حەزەکەم بزانین تۆمەتێکە قەتڕەتی ناکاتەوە من کادرێکی علاوی پارتی من کادرێ خۆزگە پارتی دەوڵەت دروستکە خۆزگە شەرەفێکە ئیدعاشی ناکەم تۆ تێنەگەیشتی ڕەبووی بۆیە تێناگەیت بارمەتی خۆت کاک بێستون یەکێک لەو پرسانەی کە بۆ ئەم مەسەلەی ئەخوێنێتەوە ئەوەیە کە دروستکردنی ئەم کێشانە لەگەڵ بەغدایە دروستبوونی ئەم کێشانە لەگەڵ بەغدایە چ لە لانی مالیکیەوە چ لە لایەنی هەرێمی کوردستانەوە ئەوەیە کە هەردوو لادانەوێ کێشەکانی ناوخۆ بێدەنگ بکەن مالێکی دەیەوێ بانگەوازی لابدنی لە سەرۆکوەزیرانی وەلا بخا لە هەرێمی کوردستانش دەخوازرێ بانگەشەکانی چاکسازیکردن لە ڕیفۆرمکردن لە ژیانی سیاسی هەرێمی کوردستانە کەم بکرێتەوە یا ئەو سۆزەنەتەوەیە باڵ بکێشێ بەسەر ئەو بانگەوازی چاکسازیە لەسەر ئەمە چێڵیت هەمان ئەو قسەیە کاک ئەو قسەکەی جنابش دەگەڵ ڕێزم هەمان ئەو قسەیە یعنی کە تۆ ئەڵێ ئێمە ئەمانەوێ بۆیە ئەو ئەزمەیە دروستەکەین بۆی لێرە باز لە چاکسازی بێت باشە معقولە یعنی پارتی وێچێتی بۆ ئەوەی لێرە چاکسازی نەکەن ئەم هەموو هەرایە بنێنەوە یەکەم دیسان ئاڵێمەوە ئەوە وایە ئەوە بۆ ئەوەیە یعنی کە تۆڵی وڵای ئێمە هیچ کێشێکمان لێ لەگەڵ مالیکی قوربەسەرە نەدەوابێ ناوە نەجێشێناوە نەنیازی خراپە نە ئیستیفافات یقلیمی کردووە عەرەبمانەکا بەگژان نەشی ئەمانەکا بەگژان یعنی تۆ ئەمە خۆ دیودی خۆ منطق واڵێ تۆ بە منەڵێی کاکە ئەوە پارتی وێچێتی ئەوە دروستەکەن بە تایبەتی پارتی زۆر باسی پارتیەک دێ ئەوە دروستەکەن بە کاکە لە ساڵی 2010ەوە ئێمە ئەزمەمان هەیە لەگەڵ مالیکی 2010 کە دروست دەست پێکردو دەوەکانی هێنایە خانەقین و دوایی لە قەرەتەپە و دوای پێت ئابڕۆ تا گەیشتینە ئێستا لەو وەختەوە تا ئێستا خەڵک 1 ملیۆن بەس مانشێت نووسراوە ئەمە کێشەی بینی بارزانی و مالیکیە ئەگەر ئەم کێشەیە کە ئێستا بینی بارزانی مالیکیە من ئەڵێم بارزانی ئەو تۆمەتە شانازی پێوەکە بە تۆمەتی نازانێت ئەگەر خەڵک پێی وایە ئەگەر پێی باڵێ ئەوە تۆمەتێکە بەڵام یعنی من پێ دەڵێم هەر گومانێک لەوەی کە پارتی وێکی دێزیان لە ئەزمەیە هەیە ئەوە پەرێزپاکردنەوەی زۆر سپاس کاک بەستون ئێمە سەرنجی کردارەکانی مالیکی بین پێت وانێ شتێکی ترمان پێلێ جگە لە تەزیری ئەزمە مالکی لە ماوەی ڕابردوودا بە هەزاران زوباتی جێشی بەعسی گەڕانەوەتەوە ناو سوپا بە هەزاران بەپی ئەو راپۆرتانەی کە لە بەردەستدا و باس دەکرێت بە هەزاران کادری حیزبەکەی خۆی خستۆتە ناو دەستگای مخابرات و دەستگا جیاوازەکانی دەسڵاتدارەتی عێراقیەوە کۆمەڵێک هەنگاوی ناوە لە ناوچە تعریبکراوەکان بۆ بە عادەبکردنی زیاتری ئەو منطقەیە هەموو ئەمانە پێمان ناڵێ مالکی کار لەسەر بیناکردنی مۆدلێکی تری دیکتاتورێت ئەکا لە عێراقا و پێویستە بە هەموو ئیمکاناتێکمانەوە کورد شەڕی بکات بۆ نەگەڕانەوەی دیکتاتورێت لە عێراقا بەر لە وەڵامی و پرسیارە بێتەوە ناوبڕێکمانە و دوای بەرداوامە بین خۆشەویستانم پرۆگرامەکەمان بەرداوامە بەڵام دوای ئەم ناوبڕە ئەوەی ئازیزیش دوای ئەم ناوبڕە ئەتوانن لە ڕێگەی تەلەفۆنی 16 و پەیوەندیمان بکەن و ڕاوسەرنج و پێشنیاری خۆتان بگەێنن بینەری پرۆگرامەکەمان بن. خۆشەویستان مسڵاوتان لێبێت و بە خۆشحاڵی و بەرداوامین لای پێشکەشکردنی پرۆگرامەکەمان فەرموو کاک بێسون توانی وەڵام بێتەوە. جا من ئەگەڕێمەوە بۆ دیباجەی دەستوری هەمیشەی عێراق لە ساڵی 2005 لە ساهشتای بە کوردیشەوە لە ساهشتای عێراقیەکان دەنگی پێدراوە لە دوادێڕیا ئەڵێ ئیلتیزام بەم دەستورە پارێزگاریکردنی عێراق و یەکپارچەیی ئەپارێزێ لە ڕووی گەل و ئەرز و سەروەریەوە باشە کە مالیشیەوەکە
ئەوە تەواکەواتی التیزامی بە دەستورەوە نەکرێت ئەتر ناچمە ناو تەفاسیلی دەستورەوە دوای ئەوە کە یعنی چی بڵێ لەو قسە من ئەڵێم ئەگەر وایە بکشێنەوە نه ئێستا ئەو تەخوینەی کە عەبدوڕەزاق بە منی ئەڵێت ئەڵێ تۆ پەرێزی ئەڵێ پەرێزی مالیشی نەخێر ببوورە من ئەگەر کار عەبدوڵواق قسەکان هەیە تکایە ئەو قسەیە دووبارە مەکەرەوە من نەبخۆم نەبەوە دانیش دەخوێنی کەسەکەم نەخۆشم بە موقعی بێنم نەکەس هەوێ نیشتیمان پەروەری بم بەکەس تۆ بە منەڵێ تۆ بە منەڵێ پارتی ینی دەسەڵات لە کوردستانە ئەزمە دروستەکان من جەڵێم ئەوەی کە پێی وایە پارتی بێشی دروستەکان پەرێزی مالیش باکاتەوە و سوورم لەسەر قسەیە ئەمە بێ ئەوەی من لە موقعەکەم هەوێ نیشتیمانی بم بەکەس و نیشتمان پەروەری بەکەس جنابەت بەڵێ جنابەت بێ قەیران لە کوردستانە نییە وانە ئەگەر باسی قەیرانە یاڵە باسی قەیران بکەین باسی قەیرانەکەین لە بینی خەڵکی تۆ ئەڵێ من ئەڵێم قەیران و تەزدیرەکرێت من ئەڵێم قەیران و تەزدیرەکرێت تۆ ئەڵێ نا تۆ ئەتەوێ قەیرانەکانت پێ بڵێم لە کوردستانە ئەگەر باسی واکەین باس بەرنامەکە گۆڕ باسی واکەین باش بەرنامەکە ناگۆڕ تۆ ئەڵێ تەزدیری قەیران نییە کاکە سەرتاپە کە گەندەڵی هەبوو قەیرانەیە کە سیستەمی سیاسی نەبوو قەیران هەیە کە تاگڕەوی هەبوو قەیران هەیە کە تۆ هەرێمی کوردستان بە قەیسەریەک تێبگەیت و باقی ئەحزابی کوردی بە کرێچی تێبگەی قەیران هەیە کە تۆ نەتوانی دەستەبەری ئاسایش بۆ هەرێمەکەت بکەی قەیران هەیە کە تۆ نەتوانی بەرژەوەندی گشتی بپارێزی قەیران هەیە کە تۆ نەتوانی مەرجەعی نیشتیمانی دەبێ قەیران هەیە کە تۆ نەتوانی ڕاو ڕای گشتی وەرگری قەیران هەیە کاک عەبدوڕەزاق جەنابی سەرۆکی هەرێم بڕیارەکانی ژمارە 23 24 25 26 دەرکردووە بێجگە لە گەڕانەوەی بودجێ ئەحزابی کوردی لەو چوار بڕیارە پێم بڵێ ئەگەر ئەمە قەیرانیە دەسەڵاتی جێبەجێکردن لە کوردستانە کامی جێبەجێ کرد بەڵێ زۆر کەس نەیوتوی قەیران نیە ئەگەر باسی قەیرانە یاڵە باسی قەیرانەکەی واز لە مالیشی بێنە واز لە کەرکووک و پەیوەندێکمان لەگەڵا بارمەتی خۆت کاک حەمید مەجیدمان لەگەڵا لە هەولێر کاک حەمید ئەم کاتت باش و فەرموو بەڕێزەکە دەکەم زۆر سپاس ئێستادا پرسیارم ئەوەیە لە ئێستادا ڕابردوومان دەبێت کەڵکی هەبێ بۆ ئاینمان کە تۆ ئازان نەکەی لە ئێستادا ڕابردوومان بە کەڵکی چی دێ دەبێت بەس بە زیاد بەسەلەکان بکەین بەغدا و هەرێمی کوردستان یۆنانیەکان دەڵێ ڤڕۆمای تۆپساریە فۆتۆنکێفالی ماسیەکە لەسەری ڕابردووەکە ئەوە هەر لەسەر دەمی خلافەتی ئەمەوی و عەباسەکان داخرین خەلیفەی عەباسی لەسەر دەستی خلافۆ کۆتایی پێات هەر بەهۆی ئەفکاری تایفی و مەسەبیەوە کەوا خۆیان خستە نێوان بەرداشتی و ئایدۆلۆژیەکەی تایفی مەسەبیەوە ئێمەشیان تێکران کاکە جان هەر لەو قەیرانەی عەرەبیەدا بۆ ئەفکاری تایفی و مەسەبی سوڵتان سەلاحەدین دروست بوو کەەوە دژمنایەتی ئاینەکانی نەکردووە دژمنایەتی داگیرکاری سەریدەکانی کردووە هەر لە زمانی سوڵتان سەلاحەدیندا زانانی ئاینی جوولەکە و مەسیحی ئیسلام لە ئەسکەندەریە لە دیمەشق لە بەغدا لە هەولێر کۆبوونەوەیان کردووە ڕاوبۆچوونیان گۆڕیوەتەوە لە کاتێکدا کە باریسەکان بەڵێ کاک حەمید زۆر سپاس کاک محەممەد عەلیمان لەگەڵا لە هەولێر کاک محەممەد دەم کاتت باش و فەرموو کاکە دەستخۆشی بەنامەکەتان یەکەم زۆر سپاس پرسیارێکم لەو برادرە هەیە کاک دەستون نازانم تەزدیرکردنی قەیران لە کوردستانەوە بۆ بەغا معناکەی بۆ ڕوون کاتەوە یعنی چی؟ یعنی ئەو کێشانەی لە کوردستانە هەیە تەزدیرەکەن بۆ مالیکی ببێتە ئەو پیاوە و دڕندەیە بۆ گیان کورد نازانم ئەو ئەتوارانی مالیکی بەرامبەر حکوومەتی هەریان بێتر لە هەموو کێشەکانە ئەوانە بۆ ڕوون کاتە وزام ئەم تەزدیری قەیرانە معنای چییە؟ زۆر سپاس خۆشی بەرنامەکەتان لێکەم و خۆزگایەک شەخوازم خۆزگا کابراکی شۆڤێنیتان بێنایە ئەو بەرنامەی زۆر سپاس بۆ پێشنیارەکەت کاک فەرموو وەڵامی پرسیارەکە بەرەوە تەزدیرکردنی قەیران ئەوانەیە کە باسی یەکەم مەبەستی چی بەچەند بە دێڕێک بە دوو دێر لە نەودووە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان لە ژێر دەسەڵاتی کوردیە ڕوبەڕووی قەیرانی کەڵەکەبوو بووەتەوانێ هەر لە ڕووی ئابوووریەوە هەر لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەر لە ڕووی سیاسیەوە هەر لە ڕووی فەرەنجیەوە هەر لە ڕووی کەلتوریەوە کە ئەڵێم قەیران بە مەفهومە زەیقەکەی ناڵم تەسکەکەی ناڵم قەیران ئەوەیە بۆ نمونە کە ئەڵێم تەزدیری قەیران لە دوای حەفەی شوباتەوە ئەمە قەیرانێکی گەورە بوو کە دەسەڵات نەیتوانی داواکاریەکانی میلەت جێبەجێ بکات بۆ نمونە
تۆ شوێنێکی وەکو پەرلەمانی کوردستان شەرعیەتی هەیە و میلە دەنگی میلە دەمانی هەڵبژان نوێنەری گەلن لە کاتێکا کە تۆ بڕیاری ژمارە دوی پەرلەمان کە هەموو خواستەکانی میلەتی تایە قەیرانێکی گەورە بەرجەستە بووە بە ئۆپۆزیسیۆن و بە خەڵکو و بە ڕۆشنبیر و بە نوخبەوە هەمووی ئەڵێ قەیران هەیە چاوەکەم قەیران ئەوەیە کە تۆ نەتوانی سیستەمێکی سیاسی پوخت دەبێ نەتوانی جیاوازی لە نێوان دەسەڵاتەکان تەگەشتین بەڵام ئەم قەیرانە چۆن تەصدیق دەکرێت بۆ بخە مەبەست لەوەیە کە ئەم کێشانەی هەر ئێرە تەنگەتاو ببێ یەکسەر فەرموو لە حەڤەی شوباتە ئەزمەیەکی تر دروست بوو یەکسەر هێزیان جوڵە پێکردوتیان ئەوە لێەوە کەواتە مەبەست لەوەیە کە لەناو خۆدا دەکەوێتە قەیرانەوە کێشێکی دەرەکی دروستەکە تۆ لەسەر ئەماڵێکی کورد لەناو خۆیان دەکەوێتە قەیرانەوە کێشەکانی پێچارەسەر ناکرێت بۆیە کێشە ئەوە دیسانەواڵێ ئەوە ئەبێ خەڵکی ئەو خەڵکی کە ئێستا لە ناوچەکانی خانەقین تا شنگالەژی ئەبێ بەوان بڵێ ئەرێ من ئێستا ڕۆکەمە ئەوان ئەرێ ئەوە ڕاستە ئایا مالێکی هیچی نەکردووە هیچ جێشی نەهێناوە هیچ ناوێت هیچ مشکلێکتان بۆ دروستکە نایەوێت داگیرتان کاتەوە نایەوێت داگیرتان کاتەوە ئەی بۆ لە ئێمە لەبەر چاکسازی ڕاگەڕێنەوە بۆ ناگەڕێنەوە کوردستان من پێم وتیەوە من تا خاڵ و بەلا و مناقەشەکە لەگەڵ ناکەم کاک بێستون منەڵێم گەڕانەوە لە بەغدا قەرارێکی زۆر نیشتیمانی زۆر گەورەی پێویستی بە ئیجماعیشی نیشتیمانی هەیە کێ نایەڵێ ئیجماع دروست بێ کێ نایەڵێ ئەتێ بڵێن پارتی وێچێتی ئەی خۆ من دە باشە نەڵم گۆڕان ینی نەدەم ینی خۆمە ئەمە حکایەتی باسی سیاسەت دەکەین باسی سیاسەت دەکەین عزیزم باسی سیاسەت وان ناکرێ وەکو تۆیڵی چۆن نەکرێ سیاسەت بەرنامەتانی نییە قسەکەین نییە وتارە نووسین نییە ڕائەڵین نییە کۆبوونەوە ئەبێ نییە تا گەیشتەوە ئاستەی ئەمڕۆ لە 24 ساعتان نەتوانداوە دەسەڵاتێک نەتوانێت 24 ساعت کەمەندامانی وڵاتەکەی خۆی بە شێوەیەکی جوان بە ئوسلوبێکی جوان بۆ ڕای جیان بوروژ بارمەتی ئەوە خەڵکی خانەقین تا شنگەڵ جوای بتۆ بەلایەن خۆتەوە بێڵە من وان ناڵێم من تا من ئەواسیاقی پرسیارێک شانەوە لە بەخاکەمەوە کورد لە بەغا دیارە کۆمەڵێک پۆستی کاریگەری هەیە لە وەزیری دەرەوە جێگەری سەرۆک وەزیرانی عێراق ژمارەیەکی باش لە ئەندام پەرلەمان سوپاسسالاری عێراق و سەرۆک کۆماری عێراق کە کۆمەڵێک بڕیاری نیشتیمانی گرنگی بەدەستە لە عێراقا پرسیارەکە ئەمەیە ئەگەر مالکی ئەو دڕندەیە ئەو خەتەرە ڕاستەقینەیە لەسەر کورد و لە سەدا 47 خاکی کوردستان کە ناچەدا برێنراوەکانە یان نزیکی لە 150 خاکی کورد هەیە کورد ئەگەر وەکو وەرەقەیەکی فشاریش بێ بۆ ناکشێتەوە لەو حکوومەتەوە بێسومعی بکە پێویستی بە ڕای نیشتیمانی بارمەتی طبعا ئەنجا ببوورە ئەگەر قسەم پێ بڕی تۆ جواب بەرەوە منەڵێم ینی ئەوانەی بەشی کوردن لە حکوومەتی فیدرالی نێرانی خەڵکی کوردستان پەرلەمانی کوردستانن ئێمە هەر بەشێکمان هەیە لە بەغدا ئەوانە بەشی کوردن لە وڵاتێکە کە قەراداوە کوردی شەریک بێ لە حکوم کاتێک کە تۆ ئەزمەیەکە دروزەیە باشە ئێمە هەر قەرارە هەر ئەزمەیەک لە بەغدا بینەوە بۆ ئێرە بەغدا بەجێبێڵین بۆ مالیکی بەغدا بەجێبێڵین بۆ مالیکی بۆ بەجێنێ چی خۆمان کردو ئەوە بە قسەی من تۆ نابێ من وەکو پێم وتی ئەو پەرلەمانی کە تۆ لێ بۆچی پرسی پێ ناکەن ئەبێ ئەو پەرلەمانی خەڵکی کوردستان دانیشێ ئەو ئیجماع بۆ ئەو وڵاتە دروستکە ئەو ئیجماعی کرد بۆ پێڕەوی ناکەن کوا بڕیاری ژمارە دوو هەمووی تایە کواپە ئەو پرۆژانی کە ئۆپۆزیسیۆن تەقدیمێکە بۆ بەرجەستەی ناکەن کامەیە ئۆپۆزیسیۆن نازانم ئەگەر باسی ئەزمەکەی کوردستانە و ئۆپۆزیسیۆنە چێ باشە چێ باش نییە و شەش پاکێزەکەی نازانم بەسی لەوەیە پرۆژێک تەقدیم کرا بۆ ڕێخستنی دیپلۆماسیەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغایە ئەم پرۆژەیە بۆ بووکە بە شێوەیەکی مؤسساتی کار لەگەڵ بەغایە بکرێت ئەڵاماڵە ئیشی پێ نەکراوە بۆچیش پێ نەکراوە نازانم ینی بۆچیش پێ نەکراوە لە کاتێکە هەموو ئێستا هەموو ئەو ئەندام پەرلەمانانەی کوردستان کە لە بەغدان ئیجماعیان هەیە لەسەر ئەوەی کە مالیکی لەو ئەزمەی ئێستا کە مالیکی ئەوێ
يعني تفرد بحكم بك دەسەڵاتەکانی يعني ئیمکانیاتی دەوڵەتی عێراق کە کورد پێویستە بە پێی دەستور شەریک بێتیایە ئەوێ لە کوردی بسەنێتەوە ئەو دەسەڵاتانە و پارە و هێزی عێراق بەکاربێنێ بە دژی کوردستان. بەڵێ زۆر سپاس پەیوەندێکمان لەگەڵە کاک فەلاح ئەمە لەگەڵا لە هەڵەبجە کاک فەلاح ئەم کاتت باش و فەرموو. بەڵێ بەڵێ کاک فەلاح زۆر سپاس بە جەنابەت. بەخێراتنیە دومیوانەکان دەکەم. زۆر سپاس. پرسیارێکم لە بەڕێز کاک پارێزەر بێچوو محەممەد ئێویش ئەوەیە ئایا پێی وانە پرسە و سەرڵدانان کێشانە پرسی نەتەوەینین بەڵکو بگرێندە پرسێکی با بڵێن ئیمتیازی و پرسێکی میزاجی شخصی لەکاوانەیەکە بە تایبەتی سەرۆکی هەرێمی کوردستان بە تایبەت مەبەست پرسی زیاتر سامان و پرسی بەهدەردانی سەوەت و سامانی ئەم وڵاتەیە لەگەڵ خودی نوری مالکی لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ بەهدەردان و کارتەکانی سامانی گشتی وڵات بەکارێن بۆ بە پیرۆدان و بۆ خۆشتنەوەی هەلەکان بۆ خودی پرسی حزبی و پرسی امتیازاتی شخصیوانەمە یەک وەڕەخنەیەکیشم لە بەڕێز کاک عەبدوڕەزاق پێم وایە حەزەکەم پێت بڵێم کاک عەبدوڕەزاق ئەوە سیاسەتی ئیزدیواجەتی قیادەی سیاسی کوردە ئەوە سیاسەتی کیسکوانەی قیادەی سیاسی کوردە نەیتوان وەکو پێویست سەنەتەوایەتەکان بە شێوەیەک لە شێوەکان بخۆشێتەوە بۆ دەستکەوتی نیشتیمانی بۆ زۆر سپاس زۆر سپاس فەرموو وەڵامی کاک فەلاح خۆی هەر پرسیاری کرد و خۆشی وەڵامەکە خۆیایەوە بە تەشید وایە وایە بەهادەردانی سامانی نیشتیمانی و بەهادەردانی کاتە و چارەسەرنەکردنی ئەو کێشانەیە کە لە ناوخۆ ماڵی کوردی هەیە و پرس و ڕاوەرنەگرتنی ڕاوڕای جیاوازە لە کوردستانە. بەڵام کاک بێستون ئێمە ئەو ئەزانین کە هەموو وڵاتێک بە تایبەت دنیای ڕۆژهەڵات لە ناوخۆیدا کۆمەڵە قەیرانی زۆری هەیە بەڵام کاتێک کە مەترسیەک دروست دەبێت لەسەر بەرژەوەندینێتەوە لەسەر دەستکەوتەکانی نێتەوە بە تایبەت بۆ میلەتێکی وەکو کورد کە هێشتا سەخامژیرنەوە خەباتە ڕزگاری خوازی و خەباتە نیشتیمانیەکەی خێر لە ناوخۆی ماڵی کووردا کۆمەڵێ دەنگ هەبێ ئەو مەترسیانە بە سیناریۆ ناوبەرێ و پێی وابێ کە ئەمە بە فیرۆدانی سامانی گشتیەوە ئەمە شەڕێکە پێویست ناکا بکرێ یعنی پێتوانی لە باتی ئەم جۆرە قسانە یەک پشتگیر و یەک ئەڵوێست بۆ ڕوبەڕووبوونی و مەترسی دەرەکیەکان باشتر و پێویسترا. ئەوە کار و کاردانەوەیە کاکە ئومێجان ئێمە لە کوردستانە ئێمە من ئەواڵێم من وتم نەتەنمی بەشەری هەیە نە پەروەردەی سیستەمی پەروەردەییمان باشە تۆ ئەم هەموو کۆی هەموو ئەمانە سیستەمێکی گشتی دروست دەکا سیستەمی گشتیەکە چییە واد لێکا کە تۆ ئینتیما دروست بێ کە ئینتیما دروست بوو بە خلافی ئەوەشی کە تۆ هەموو بەرەنگاربوونەوەیەکە دەیە بە پێچەوانەوە ئەوە تا باشترین پرۆژە تەقدیم کراوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو ئەزمەیە نا پێویستی بە چەکەیە نە پێویستی بۆیە لە ڕێگەی تۆ دەستورە دەیە دەنگت بەم دەستورەیەوە مالیشی 35 مخالفەی دەستوری خستۆتە بەردەست ئەڵێ من ئەم 35 مخالفەیە کورت کردوێتی دەفەرمو کاکە جوابی بەرەوە بە دەستور جوابی بەرەوە کە تۆ دەستور دەبێ بۆشی شەڕکەین. زۆر سپاس کاک عەبدوڕەزاق لەو پرسانی کە لەم دوایە هاتە ئاراوە جێگەی مناقەشە بوو بریتی بوو لە بڕیارەکەی سەرۆکاتی هەرێمی کوردستان بۆ ناونانی ناوچەکان ناوچە دابراوەکان کە پێشتر یا دابڕێنرا و یا نازانام ناوی زۆر بە زەرەوەی جیاواز ئەو ناوچانە باسکراوە و گۆڕینی بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم یا دەرەوەی ئیداری هەرێم قسە لەسەر ئەوەیە کە ئەمە مخالفەیەکی دەستوریە کورد چۆن مخالفەی دەستوریەکە بەڵام داوای ئەوەکە بەخە ملتەزیمی بە دەستور مخالفەنی بۆ شەڕەکە ئێمە نەچین مادەی دەستور بگۆڕین تا پێم بڵێ مخالفەی دەستور لە دەستورە هاتووە المناطق المتنازع عليها ئەم تەفسیری ئەم مناطق متنازع عليها يعني تەمە نووسراوە کەرکووک و شوێنەکانی تریش هەمووی بە ئیطلاقیەت هێشتۆتەوە لەبەر ئەوەی ئەو متنازع عليها لەلایەن مالکی و ئەوانەی کە لە فەلەکی مالکی لە دەور و بەری مالکین وا تەفسیرەکرێ کە مادام متنازع عليهایە کەواتە ئێمە لە ڕووی هەویەکەی و لە ڕێی هەوی ئەو منطقانە و لە ڕووی ئیدارەیەوە تەنازعی لەسەرە بەڵام لە کاتێکە مفاوزی کورد ئەوەی کە مفاوزاتی ئەو متنازع عليها هیچ گومانی نەبووە هیچ کوردی گومانی نەبووە لە مندلی تا شنگال شوێنی کوردستانین بە هەموو جەبەل حەمرین کەس گومانی لەوە نەبووە کەسیش ئەسڵەن غیرەتی ئەوە ناکە گومانی هەبێت کە بڵێ مندلی کوردستان نییە یا خانەقین یا زومار یا پێداوەرە هەموو نەمسەرەوە بە ئەوسەری کوردستان یا شنگال بۆ هەر کوێگەچی ئەوەی کە تەنازعی لەسەرە شێوەی بەڕێوەبردنە ئیدارەکەی تەنازعی لەسەرە
ئێمە ئەم شێوەی ئیدارەیەمان مفاوزی کورد لە کاتی داڕشتنی دەستوری عێراقا شێوەی ئیدارەکەی بەجێهێشتەوە بە تەنازوع بۆ ئەوەی کە بە پێی دەستور بە پێی مفاوزات بە پێی حیوار تۆ بچی ئیدارەکەی گلا بکەیتەوە بدا ببوورە لەوێشە ئالێتێکی میکانیزمێکی بەدانراوە لە مادەی 140 کە میکانیزمەکانی واضح و هەم ملیۆن نێجا بەس لە تەلەڤیزۆنەکانەوە وتراوەتەوە ئێستا کە مالکی ئێوێ باز بە ئەو کەلیمەی متەنازع عەلەیهیە بەکاربێنێ بۆ گوایە پێڵم مناطقی مختلطە بەداخەوە بەعزە بەرادەرێک مختلطەکەی مالکیان قبوڵە بەس ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی سەرۆکی هەرێمیان قبوڵ نییە ئەمە مفارقە لێرێ یعنی هیچ گومانی مشکلەمان نییە مالکی پێڵە مختلط هیچ ئەویان نائێشێ بەڵام ئەویان ئێشێ سەرۆکی هەرێم بڵێ کاکە ئەو متەنازع عەلەیهیە تەفسیر لای ئێمە ئەو شوێنانە کوردستانن بەڵام ئیدارەکەیان لیزایی زۆر سپاس دوایین پەیوەندیمان لەگەڵە کاکشاد کەمال لە هەولێر کاکشاد ئەم کاتت باش و فەرموو سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەم زۆر سپاس تەنها دوو پرسیارم لە کاک بێستون هەیە بەس خوا ئەگەر پرسیارەکانی جوابدا بەس وردەکارێکی تەواو بۆ بکە سەرەتا ئەگەر ئێستا برێن خۆی وەکو پارێزەرێک ئەتوانێت نیازی خەڵک بخوێنێتەوە ئانی چۆن کە سیاست بکرێ نیازی چۆن کەسی بەرامبەرت خوێنیتەوە من مەبەستم ئەوەیە ئەڵێ لە سیاسەتە ساڵێ و ڕێکەوتنامەی کە لە هەولێر کرا ئەوان ئێستا کوردەکانی خۆمان بڵێن بەڕێ جەنابی سەرۆک کە ئەمەی کردووە نیازێکی خۆی هەبوو عینی نیازێکی تایبەتی لەوانەیە کە بۆ پاراستنی کوردستان کردووە پرسیاری دووەمت بە کاتەکە بەشت بکەم پرسیاری دووەمیش شارەزای هەیە لە بواری سەربازیە پرسیاری دووەمەڵم شارەزای هەیە لە بواری سەربازیە زۆر سپاس بۆ بەڕێزت مەفهومی پرسیارەکەی کاکشاد ئەوەیە کە تۆ باس لە نیەتی دڵی خەڵک ئەەکەی لە کاتێکە ئەوە شتێکە تایبەتە بە ئینسان و کردار پێوانەیە بۆ ئەگەر تعلقەکە هەبێت بە کوردستان من خوێندنەوە نیازگرتنەوە کردار ئەبینیت خوێندنەوەی بۆەکەی ئەگەر پێکات ئەجرێکە دوو ئەجرێگەنەوە پێکە ئەجرێکە خوێندنەوەی منیش بۆ ئەوەیە ئێمە خۆمان مالیشیمان دروست کردوتەوانێ بە ئیتفاقیە و لێر ئەوە لەسەر مەسەلەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم ئەو دەستەواژەیە تا چەند دەستەواژەیە کە تەبایە لەگەڵ دەستوری عێراقیە و ڕخنەی ئەوە ئەگیرێت کە ئێوە ناوچە مختلطەکانتان پێ قبوڵی مالیشی بەڵام ئەو ناوچانە مخالفەت بەڕاینەوە دوو نقطابێ باسکەن یەکەمیان ناو گرنگ نییە ناوەڕۆک مویمە بیگۆڕیت دووەمیش ئەمە هەمووی کار و کاردانەوەیە سێمیش مالکی بە نووسین نەیوتووە بە شەفاعات وتوێتی بەڵام ئێمە جەنابی سەرۆکی هەرێم بە ڕاگەیەندراوێک بە بڕیاری ژمارە 26 ئەمەی گوتووە کە ئەمە خەرقێکی دەستورە و ئەکرێ ئیجراعاتی لەگەڵ بکرێ بەڵام کە ناکرێ ئەتر ئەوە شتێکی ترە زۆر سپاس کاتی بەنامەکەم کۆتای دوایین قسە و دوایین جملەی خۆتم بیت بەڵێ وەڵا هەر لە پرسیاری و برادرەوە لە بواری سەربازیە نەوەڵا من لە بواری سەربازیە هیچ وەکو ئەوەی کە بڵێم بواری سەربازی خوێندنەوەی سەربازی وەکو استراتیژێتی سەربازی خوێندنەوەم هەیە بۆ یەژناوەکەوەی کە بڵێم عسکەری وڵای من اقتراحەکەم کاک بێستم چێ داوای لەسەر سەرۆکی هێرم قەیدکە شکاتی لێ بکا بڵێ بۆچی ئەو ناوچانە بە کوردستان ناوە بیت و چ لە محکەمەی دەستوری لە بەغا شکاتی لێ تۆڵێ خەڵکێکی دەستوریە ئەبێ لێ پێشخەرقەکە کە من ناڵێم من پێشنیازەکەم تۆ بچی شکاتی لێ بکەی لە محکەمەی اتحادی لە بەغا نازانم تۆواڵێ ئەوانەی کە شەڕ بە وەکالە دەکرد من ناچم ئەوەی جەنابی سەرۆکی شەڕ بۆ کوردستان شەڕ بۆ کوردستان ئەبێ پرۆژەکانی خەڵکی کوردستان بەڵێ زۆر سپاس کوچەکان و خانەخینەکان و شنگەلش کەرکووگێواتان لێکرد خەڵکی کوردستان ئەگەر تۆ بە کوردیان نازانێت خەڵکی کوردستانن تەمەنی و ناوماڵی کورد ناوماڵی کورد شنگاریش ناوماڵی کوردە کەرکووکیش ناوماڵی کوردە خانەقیش ناوماڵی کوردەوەتان لێبوو گفتوگۆکەدەم و سەبارەت بە سۆزی لە تەواتی کوردی کەلام ماوەی دوایە بروژێنرا بە میوانداری هەرێک لە بەڕێزان عەبدوڵڕەزاق عەلی ڕۆژنامەنووس و بێستون محەممەد ساڵح پارێزەر بە ئومێدی ئەوەی جێگەی سەرنجی ئێوە بێت و زۆر سپاس تام کاتە بینەری پرۆگرامەکەمان من سپاس بە هەردوو میوانی ئازیزدا میوانەری بەرنامەکە ئێمان قبول کرد و زۆر سپاسان دەکەم زۆر سپاس.